سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردەڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی تێکەڵچوونەکانی نێوان ئاسایشی ناوخۆیە گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لەگەڵ چەکدارانی ڕژیم، پشتیوانی عاشیرە عەرەبەکانی باکوور و ڕۆژاوای کوردستان لە خۆڕاگری کورزانی دانیشتووی شاری حەلەب، سازکردنی دۆسەی قەزایی بۆ ناڕازیانی دەستبەسەرکراو لە ئێران بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم، بەردەوامی کۆبوونەوەی ناڕزایەتی لە گۆڕستانی بەهەش زەهرای شاری تاران و بەردەوامی ناڕزایەتیەکانی خاڵک لە ئێران و کوردستان. بەردەوامی تێکەڵچوونەکانی نێوان ئاسایشی ناوخۆیە گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لەگەڵ چەکدارانی ڕژیم. بەپێ دوایین راپۆرسەکان، هێرشی چەکدارانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە حەلەب هێشتا بەردەوامە و زیانێکی زۆری گیانی و مادی بەر هاوڵاتیان کەوتووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لانیکەم 39 کەس لە چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا لەلایەن ئاسایشی ناوخۆیە گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە کوژراون و هەروەها بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. شایانی باسا بەپێ هەواڵی گەیشت و لا هێرشەکانی ئەم دوایە نێوهێزانەدا لانیکەم 4 گروپی چەکداری سەر بە حکوومەت بەشداریان کردووە، بەڵام بەهۆی نەبوونی هەواهەنگی لە ناو ئەو هێزانە ئەنجامێکی زۆر گرنگیان بەدەست نەخستووە. پشتیوانی عاشیرە عەرەبەکانی باکوور و ڕۆژاوای کوردستان لە خۆڕاگری کورزانی دانیشتووی شاری حەلەب. بەپێ ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، عاشیرە عەرەبەکانی ناوچە جیاوازەکانی ڕۆژاوای کوردستان لە چەندین ڕێپێواندا پشتیوانی خۆیان لە مقاومەتی دانیشتوانی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە حەلەب ڕاگەیاندووە. بەپێ راپۆرسەکان، عاشیرەتەکان بە بەرپایی چەندین ڕێپێوان و وتنەوەی دروشم دژ بە حکوومەتی کاتی سووریا ئاماژە بەوە دەکەن کە ئەو گروپانەی کە هێرشیان کردووەتە سەر گەڕەکە کوردنشینەکانی حەلەب نەک تەنیا بەگشتی مافی مرۆڤیان پێشێل کردووە، بەڵکو بەدەیان جەنایەتی جەنگی لە ئەو ناوچەیە ڕووی داوە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە عاشیرە عەرەبەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئامادەن بۆ بەرگری لە گەڕەکە کوردنشینەکانی حەلەب و پشتیوانی خۆیان لە مقاومەتی خەڵک دەرەبڕن. سازکردنی دۆسەی قەزایی بۆ ناڕازیانی دەستبەسەرکراو لە ئێران بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم. بەپێ دوایین راپۆرتەکان، داستانی شاری تاران ڕایگەیاندووە کە بۆ کۆمەڵێکی زۆر لە ناڕازیان بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم حکمی دەستبەسەرکران دەرکراوە. محەممەد ساڵحی داستانی گشتی شاری تاران لا وتوێژێکی ڕۆژنەمەوەنیدا ڕایگەیاندووە کە کۆمەڵێکی زۆر لە دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی ڕۆژی ڕابردوو لە ئێران لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە تۆمەتی محاربە یان شۆڕشی چەکداری دژ بە ڕژیمیان بەسەریاندا سەپانەوە. شایانی باسە لە ساڵانی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی هەموو کات بە مەبەستی سەپاندنی حکمی سێدارە یان حکمی قورسی زیندان ئەم تۆمەتەی بەسەر بەندکراواندا سەپاندووە کە لەلایەن ناوەندەکانی مافی مرۆڤی ئێران و جیهانەوە هەموو کات دژ بە ئەم کردەوەی ڕژیم کاردانەوەیان هەبووە. بەردەوامی کۆبوونەوەی ناڕزایەتی لە گۆڕستانی بەهەش زەهرای شاری تاران. ڕۆژی سێشەممە 23 بەفرانباری 1404 هەتاوی بنەماڵەی گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی ڕۆژی ڕابردوو لە ئێران لە چەندەمین ڕۆژی بەردەوامدا دژ بە جەنایەتەکانی ڕژیم لە گۆڕستانی بەهەش زەهرای شاری تاران کۆبوونەوە. بەپێ ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، بنەماڵی گیانبەختکردووان لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵ و جەنایەتکاری کۆماری ئیسلامی خوازیاری سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک و هەروەها هەڵوەشانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. هەروەها لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ڕایانگەیان کە تا کاتی سزادانی تاوانباران و هەڵوەشانەوەی حکوومەت بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و ئیزن نادەن کۆماری ئیسلامی خوێنی ڕۆڵەکانیان بەفیڕۆ بدات. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان.
ڕۆژی سێشەممە 23 بەفرامباری 1404 هەساوی لە چەندین شار و شارۆچکەی ئێران و کوردستان خەڵک بە ئیرادە و تووڕەیەکی زۆرسرەوە ڕژانە سەر شەقامەکان و خوازیاری هەڵوەشانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. بە پێوەبێنانەیە کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، خەڵک لە شارەکانی تاران، ئیسفەهان، کەرەج، مەشهەد، شیراز، ورمێ، ئابدانان، ئیلام، ئەهواز، ڕەشت، قشم و چەندین شاری دیکە بە وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی هاتنە سەر شەقامەکان و تەنانەت کۆنتڕۆڵی هەندێک لە ناوچەکانیان بەدەستەوە گرتووە. بە پێدوایین راپۆرسەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لانی کەم 12,000 هاوڵاتی ناڕازی بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کردووە و بە هەزاران کەسی دیکەش برینداریان بەشێک لە جەستەیان لەدەستداوە. بەردەوامی هەڵمەتی سێشەممەکانی نابۆ سێدارە. ڕۆژی ڕابردوو بەندکراوانی بەشدار بوو لە هەڵمەتی سێشەممەکانی نابۆ سێدارە لە 103هەمین هەفتەیە و هەڵمەتەدا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک پشتیوانیان لە خۆپێشاندانەکانی خەڵکی ناڕازی لە ئێران کرد. بەشداربوانی ئەو هەڵمەتە کە لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامیدان مانیان لە خواردن گرتووە و بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە پچڕانی بەردەوامی ئینتەرنێت لە ئێران بە تەنیا ڕووزاوێکی کاتی نییە و ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی لە ناوبردنی پەیوەندی ناڕاستیان لەگەڵ یەک و هەروەها لەگەڵ کۆمەڵگای جیهانی شاردنەوەی جەنایەتەکان و هەروەها نەگەیشتنی یارمەتیە دەرمانیەکان بە برینداران ئەنجامی داوە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە کۆمەڵگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پێویستە سەبارەت بە ئەم جەنایەتە بەکرزەوە وەڵام بدەنەوە، نەک تەنیا ڕاگەیاندن بڵاو بکەنەوە. گواستنەوەی کۆمەڵێک لە میلیشیاکانی سوپای قودس بۆ ناوخۆ ئێران بە مەبەستی سەرکوتی ناڕازیان. بەپێی راپۆرسەکان هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ناڕزایەتیەکان لە ئێران و کوردستان، ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی سەرکوتی ناڕازیان هێزێکی زۆری میلیشیایی هێناوەتە ناوخۆ ئێرانەوە. بە وتەی سەرچاوەگەدارەکان، ڕژیمی کۆماری ئیسلامی کە کۆمەڵێکی زۆر لە هێزە سەرکوزگەرەکانی لە شارە جیاوازەکانی ئێران وازیان لە کارەکەیان هێناوە، ناچارمەوە بە مەبەستی سەرکوتی ناڕازیان و هەروەها کۆنتڕۆڵکردنەوەی ئەو گەڕەکانە کە لە شەودا لە ژێر کۆنتڕۆڵی ناڕازیاندایە، هێزێکی زۆری میلیشیایی سەر بە سوپای قودس کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستان بۆ ناوخۆی ئێران ڕاگوێزرن. بە پێوەبێنانەی بەدەستمان گەیشتوون، ژمارەی هێزە بیانیەکان کە بەشداری لە سەرکوتی خەڵکدا دەکەن بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و کۆمەڵگای نێودەوڵەتی سەبارەت بە ئەم جەنایەتی ڕژیم هۆشداری جددی داوە. دووە هەواڵ پشتیوانی کۆمەڵێک لە وڵاتانی ئەوروپا و ئوسترالیا لە خۆپێشاندانی خەڵکی ئێران دژ بە ڕژیم. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی پلەبەرزی کۆمەڵێک لە وڵاتانی ئەوروپا، ئوسترالیا و هەروەها ئەندامانی ناتۆ جەختیان لەسەرەوە کردەوەکە پێویستە گوشارەکانی کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ سەر کۆماری ئیسلامی زیاتر بێتەوە. بەپێی راپۆرسەکان، گۆنیتر فیهلینگەر بەرپرسی کۆمیتەی ئۆتریشی بەرفراوانکردنی ناتۆ لە بەیاننامەیەکدا داخوازی لە وڵاتانی ناتۆ و ئەوروپا کردووەکە دژ بە کۆماری ئیسلامی شەڕ ڕابگەن و ڕژیم بە ڕێکخراوەیەکی تێرۆریستی ناوبردووە. هەروەها ئانتۆنی ئالبانزی سەرۆکوەزیرانی ئوسترالیا، سەرۆکوەزیرانی ئاڵمان، وەزیری دەرەوەی ئوسترالیا و هەروەها کۆمەڵێکی دیکە لە بەرپرسانی پلەبەرزی وڵاتانی ئەوروپایی خوازیاری دانانی سوپای پاسداران لە نێو گروپە تێرۆریستیەکان گوشارێکی زۆرتری ئابووری و سیاسی بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها ڕێگەنەدانی نوێنەرانی ڕژیم لە پەرلەمانی ئەوروپا بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.